سڵاوتان لێ بێ بینران و بیسەران لە ئەڵلقەیەکی تر لە پۆتکاستی نیشتیمانسازی بە تەوەرەتی مێژووی شرۆڤەیی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و بەتایبەت مێژووی 100 ساڵی ڕابردووی کوردستان ئەمڕۆ بابەتێکی تر تاوتویەکەین ئەوش بریتە لەو دەستکەوت و ئەو ئەزمون و ئەو کیانانی کە لە ئەنجامی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا لە 100 ساڵی ڕابردووە پێشکەشی نەتەوەی کورد کراون یاخود وەکو دیفاکتۆیەک یا وەکو هەرێمێکی یاسایی یا وەکو بەشێک لە بزوتنەوەکانی دیکەی ناوچەکە دەرکەوتون منەکرد لێریا بە خێرایی ڕاگوزەر ئاماژە بە چەند بابەتێ بکەم ئەگەر فریا بکەوین تاوتویانەکەین و تەنها گوڵچن ئەەکەین لەم ئەزمونانە یعنی بەلایەنە تێ ئەپەڕین و بیریان لێەکەینەوە بۆ نمونە ئێمە ئەزمموی سمکۆ شێخ مەحموودمان هەیە لە سەرەتاکان لە سەدەی لە 1970 بەدواوە لە ئەزمموی خۆی بوون و ئاراراتمان هەیە ئیحسان نووری پاشا لە چیای ئارارات ئەزمموی کوردستانی سوورمان هەیە لە چوارچێوەی یەکێتی سۆڤێتە و هەروەها ئەزمموی و کیانی حکوومەتی خودمختاری کوردستان حکوومەتی کوردستانمان هەیە لە ڕۆژهڵاتی کوردستان لە ناوچەی مکوریان بەڕێبەراتی پێشەوا قازی محەممەدمان هەیە وەروها بەرهەمی بزوتنەوەی ڕزگاری خواست لە باشوور شۆڕشی ئەیلول و گەشتنە لووتکەی لە 11 ئازارە لە چوارچەی پەیوەندی دەوڵەتەکان و هەروەها ئەو دەستکەوتێکی کورد لە توانی وەکو باشووری کوردستان لە عێراق بیبچڕێنێ وەکو دەقێکی یاسایی وەکو دیفاکتۆیەک بچێتە قۆناغێکی نوێ و کە قۆناغی یاسایی بوون و جێکردنەوەی خۆی بوو ئەگەر لانێکم لەسەر وەرەقەش بێت لە سیستەمی سیاسی ئەو کاتەیە لە ئینکارکردنەوە بۆ دامپیانان بوو ئەگەر چی بەر لەوە ئێمە لە 1950 بابەتێکمانەیە کە کورد بە شەریکی عەرەبدا ئەنێ لە بەڕێوەبردننی عێراقا بەڵام تا ڕادەیەک لە 11 ئازارە ئەمە جوانتر و ورتر و بەدەستکەوتر خۆین واندەوە ینی بە بەهاتر بوو هەروها ئەزمونێکی دیکەمانەیە کە لە 1991 لە ئەنجامی شەڕی هاوپەیمانان لەگەڵ عێراق و دایکردنی کۆیت و پاشانۆک و دیفاکتۆیەک بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە چوارچێوەی بەرەی کوردستانە توانی هەرێمی کوردستان دروست کات و دووە ئەزمونیشمان لە ڕۆژئاوای کوردستان بوو کە کانتۆنەکانی خۆبەڕێوەبەرەکانن لە ڕۆژئاوای کوردستان و ئەمڕۆ ئێمە دوو هەرێمی ینی دووکیانی سیاسی کوردی هەیەکیان لە ڕۆژاواییان لە هەرێمی کوردستانە لەگەڵ دکتۆر هیوا عەزیز پرۆفیسۆر لە بەشی مێژووی زانکۆی سلێمانی جارێکتر تاوتوێی ئەم بابەتە ئەەکەینەوە کاک دکتۆر ئەزمونەکانی کورد دەستکەوتەکانی کورد وەکو لووتکەی پێگەین لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا ئایا کافین وەکو بەرهەمی بزوتنەوەکە یاخود نا ئەمە بڵێ نیوە چڵن چکە بزوتنەوەی ڕزگاری خواست دوجار خۆت زانی ئامانجەکەی سەربەخۆییە بەڵام ئایا لە چاو ئەو بزوتنەوەی کە بەڕێمان خستووە وەکو ئامانج و دروشم ناڵم وەکو واقع ئایا ئەمەی لێ بەرەم هاتووە ینی وەلی لەدایک بووی ڕاستەقینەی بزوتنەوەکەیە من حەزەکەم سەرەتا قسەیەک لەوە بکەم کە ئێمە وەکو کورد کە بەردەوام خەونی دروستبوونی کیانێکی کوردستانی یەکگرتووی گەورە کە هەموو سنووری کوردستان بگرێتەوە لەگەڵ هەر تاکێکمان ئاژین بەڵام دوای ئەوەی کە لە 900 با بڵێن 16 و لە چوارچێوەی ساکسپیکۆیە ئیتر ئەم منتقەیە دابەشەکرێەوە کوردستانی ژەکەوێتە بەر ئەم پارچە پارچە بوونە ڕاستە پێشتریش دابەشکراو بووە بەڵام زۆر مەبەستمە قسە لەوە بکەم کە دابەشبوونی کوردستان لە دوای ساکسپیکۆ جیاوازە بۆچی جیاوازە لەبەرەوەی کوردستان ئەم جارە دابەشە بێ بەسەر چەند دەوڵەتێکی نوێ و مۆدێرنە بە پێکاتە و بە دیزاین و بە سیستمی سیاسی ئەم دابەشبوونە ڕاستە سنوورەکان دەستکرد بوون بەڵام بە مروری زەمان بە تێبەڕبوونی کات باڵێن مامەڵەکردنی ناسیۆنالیزمی کوردی لە هەر پارچەیەک لەو پارچانەی کە دابەش کراوە لەگەڵ نەتەوەی سەردەستی تایبەتی خۆی بۆ نمونە لە باشوور لەگەڵ عەرەبە لە ئێران لەگەڵ فارسە لە باکوور لەگەڵ تورکە ئەم جۆرە لە مامەڵەکردن دابەشبوونی لە ڕوئیا و تێگەیشتن و شێوازی خەبات دروست کرد ئەو پرسیارانەی کە ناسیۆنالیزمی تورکی هەیبوو
وەڵامی جیاوازی لە ناو ناسیۆنالیزمی کوردی لە باکوور دروست کرد کە جیاوازە لە ئەو وەڵامانەی کە ئێمە لە باشوور هەمان بووە بۆ ناسیۆنالیزمی عەرەبی هەروەکو چۆن ئەو وەڵامانەش جیاواز بوون کە لە ڕۆژهەڵات بۆ ناسیۆنالیزم بڵێ واقعەکە بیری پێگۆڕین بیری پێگۆڕین و ئاراستەی بیرکردنەوەشی گۆڕی و ئاراستەی خەباتیشی گۆڕی بۆیە ئەم دابەشبوونە دەستکردە لە ڕاستیە تا ساڵی 44 تا ڕادەیەک کاریگەری هەرماوە بەتابەتی کە کۆبوونەوەی چای دالامپەرەکرێ و هێشتا خەونی یەک پارچەی وجودی هەیە بەڵام لە دوای ئەوە خەونەکان بچووکە بنەوە لە خەونی سربەخۆیەوە بۆ جۆرێک لە خودمختاری بۆ ئۆتۆنۆمی بۆ دیموکراسی باڵێن ببوورە بۆ ئۆتۆنۆمی و بۆ خۆبەڕێوەبەرێتیەک لە چوارچەوەی باڵێن دەوڵەتە لە باکوور بۆتە ئینتیگراسیۆن یعنی تۆ تەنها هاوڵاتی بوون کافراتی زەکردنی تورکیا ڕاستە جا مەبەستەکەم لە چییە؟ ئەمە زۆر کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە ئێمە دواتر چۆن مامەڵە لەگەڵ با بڵێن ئەگەر جۆرێک لە مافیش ماوەرگر چۆن مامەڵی لەگەڵاکەین ئەمە لایەنێکی لایەنێکی تری کە من هەمیشە وەکو کێشەیەکی مێژووی کوردی بینم ئەوش ئەوەیە ئەزمموی حکومداری کورد نەک لە 100 ساڵی ڕابردوو بە درێژایی مێژووی خۆی میراتێکی کەڵەکە بووی لەسەر یەکنیشتو نییە خشت لەسەر خشت نییە خش لەسەر خشت نییە خشتی خۆی ئەزمون شانی نەداوە بە ئەزمونێکی ترەوە ئەگینا تۆ بۆ نمونە لە سەدەکانی ناوەڕا سیرکە مێرنشینت هەیە 100 ساڵ حکومڕانی کردووە سکەی تایبەت بەخۆی هەبووە هەر دەوڵەت بووە هەر دەوڵەت بووە بەمانای میرشینە ناوی میر وەکو خەلیفە هاتووە لە خوتبەکانە بەڵام ئەم مێرنشینانە هەم لە سەدەکانی ناوەڕاست هەم ئەو مێرنشینانش کە ئێمە هەمووان بۆ لە بابان و بۆتان و هەتا دوایی هەموو ئەمانە نەبوونەتە بناغا بۆی ئێمە لە قۆناغی مێژوونی و هاوچەرخ ئەزمموی حکومڕانی خۆمان و حکومداری خۆمان لەسەر ئەمە بنیاد بنین سەیری فەڕەنساکە ئەو میراتە کولتوریە سیاسیی کە لە حکومڕانیە بۆربۆن بەجێ هێڵێ دەوڵەتی نوێی فەڕەنسای سادەی لێکە ئەو میراتە سیاسیە حکومڕانیەی کە هابسبۆرگ بەجێ هێڵێ هەم نەمسا هەم ئەڵمانیا سوودی لێوەرە رووسیا مەسەنا رووسیا بە هەمان شێوە لەو ئەو میرە ینی زۆربەی زۆری نەتەوەکانی دنیا ئەم حاڵەتیان هەیە کورد نیەتی ئەجا بۆ دوور بڕێن دکتۆریام تۆ پاسێکی زۆر باشە پێیان ناسیۆنالیزمی تورکی و ناسیۆنالیزمی فارسی ینی ئێرانی بە محورەتی فارسی هەردووکیان تازن و ئەگەر لە بڕۆ گەشتنامەی ڕۆژهەڵات ناسەکان بخوێنەوە لە ساڵی لە سەرەتای 1970ەکانە هەمەدان خۆی بە ئێرانی نەزانیوە ئەلەو ئێرانیەکان واکەن لە کاتێکە هەمەدان خۆ دەزانین میراتی گەورەی کوردیە و هەر لە ئەکباتانەوە بیگرە و لە مەخیرەیە ئەو ئاسیمیلاسەکردنە ینی ئەم 200 ساڵی ڕابردوو ئەم زیانی پێگەیان مەبەستم لە چییە؟ ئەڵێم ئەمێ بڵێم ناسیۆنالیزمی فارسی بەرهەمی پەیوەندی دەوڵەتەکان ڕۆشنبیری ئێرانی بە بیرکردنەوە لەو بۆشاییە و هەروەها ئەو دۆخەنە دەوڵەتی کە لە دوای جەنگی یەکەمی لە 2005ەوە بۆ ئێران دروست بوو وەکو کێبەرکێ وەکو ڕەتفعلێک دروست بوو ئەوش تازەیە باشە ناسیۆنالیزمی تورکی ئەگەر لە شەزدەکانە باسی تورکە بکردایە وەکو تورکچێتی ئەگیرایت عەبدولحەمید زۆر سوڵتان عەبدولحەمیدی سوڵتانی عوسمانی زیندانەکانی پڕ بوون لەو کەسانەی بەتایبەت لە ئیتحاد تەرەقی لە تورکەلاوەکان پڕ بوون لەو کەسانەی کە تورکچێتیان نەکرد تەنانەت بەشێک لە کورد گیرابوون کە خەریکی ئیتحاد تەرەقی بوون چونکە ئەوید ئەمانە ئەیانەوێ عوسمانی لەسەر بنەمای تورکچێتی بەڕێوەبەرن کە ئەمە ڕەتکراوەیە کەواتە خودی ناسیۆنالیزم پێچەوان لەگەڵ عوسمانەکانە ئەوەسێتەوە لەو قۆناغەیە بەڵام کاتێکە دەوڵەتی تورکی هاوچەرخی تورکیا دەوڵەتی هاوچەرخی ئێران دروستەکرێت یەت لە ناو میراتی ئێرانە لە پێش زاینەوە ئەیکا بە مێژووی ڕسمی خۆی سەفەوی ئەکا بە مێژووی ڕسمی خۆی هەخامنشینەکان ئەکا بە مێژووی ڕسمی خۆی ئەینووسێتەوە پێکەوە یادگەیەکی چاواشەکاران دروستەکە کە خۆیەکە بە سەروەری ئەم ناوچەیە هەیە ناڵم ڕووداوەکان نین بەڵام جۆری گەڕانەوەکە ینی دۆخی باوی حاکم لە ناو گەڕانەوەکەیە وا بە تۆ ئەڵێ کە فارس هەر سەروەری ئەم ناوچەیە بووە بەڵکو ئێستا لە فۆرمێکی تری ناسیۆنالیزم خۆی دەرەخاتەوە مەبەستم بوو بڵێم دەستی هەڵ نەگرت لەو خشت و بیناکاریەی کە لە ڕابردووە ئەزمونەکانی تریان کردو ئەگینا مێرنشینی ئەردەڵان هیچی کەمتر نییە بگرە زیاتر لە مێرشینی لەیسی سەفاری زیاتر لە تاهیریەکان
بۆ تورکیش بە هەمان شێوە تورکەکان هاتن ڕاستە دین لە 28 بەتەواوی لەناو دەستورە نایڵن و ئەوانش شش بنەماکەی تا تورک دائنێن و وەکو بنەمای سیکولاریزم و خەڵک گەرایی و نەتەوە گەرایی نازام چی و چی ئەوانە بڕێوە بن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەستەمبول تێک نایەن لە بەرەوەی کە میراتی عوسمانیە و ڕۆژ زیاگۆ ئاڵ بوو نازانم یوسف ئاکچۆرای لەناو هەناوی عوسمانی و میراتی ڕابردوو ئەمارەتەکانی خۆیانە تەنانەت تورکەکانی ڕوسیاش ئەبەستنەوە بە دەوڵەتی تورکیا هاوچەرخەوە بیان بینن چنی قاشێگەیە لەناو کووردا ئێمە دەوڵەتمان هەبووە مەسەرەن ئێمە تابلوێکمان هەیە لەناو ئەم ئیناشا لەوە چێ لە یەکێک لە ئەڵقەکانە دانرا دڵنیام لەوە لە عەرەب بە دەوڵەتی سەلاحەدین دەولەت الئەکراد يعني دەستنووسەکەی ماوە 150 ساڵ دوای وفاتی سەلاحەدین بە دەوڵەتی ئەیوبی وتراوە دەولەت الئەکراد کە چیان پێڵێن مێنووشین لە کاتێکە هیچ کات ئێمە دەقێکمان نییە نووسراوێکمان نییە بەلەی سەفەر بڵێ دەوڵەت یا بە غەزنەوی بڵێ دەوڵەت یا بە سامانی و ساسانی و عەفو سامانی و سەلجوقیان بڵێ دەوڵەت هەمویان لە چێوی عوسمانیەکە عەباسیەکانە دەوڵەت بوون یعنی خۆبەڕێوەبەر بوون ئێمە میرمان هەبوو بەهێزتر بووە کەچی بچووکەکەینەوە هەر ئەمانەوێ لە وەکو تۆوتێ بیرمان پێگۆڕاوە هەر ئەمانەیە بڵێن نا ئێمە کاتێک ئەتوانین هەبین کە لە چوارچێوەی ئەو سیستەمە سیاسی مرکزا کە سەردەستەیە ئەتوانین بەسەر جێ خۆمان بکەینەوە بەشێکی بۆ مجاملە بوو لە ڕاستیە لە ناخۆکو تۆوتێ ئامانجەکە وانە بووە ئامانجی هەموو کوردێک بۆی هەڵکەوێ سەربەخۆییە بۆی هەڵ نەکەوت دەڵێ با خۆباڕێ بری بزان من بیرم لەمە کردەوە دوتۆریوە مۆدیلی ئەو ئەزمونانەی کە هەمانن ئەتوانین جۆر لە جۆرەکان دابەشیان لەکوێ وەرچەرخێ لەکوێ سەربەخۆیە لەکوێ نیمچە سەربەخۆیە لەکوێ خودمان ئێمە دوو جۆر کیانی سیاسیمان هەیە لە دنیاە یا لا مرکزیە یا سەربەخۆیە ئەنی ئەوانەی کە داواکەن بەسم لە بزودنەوە ڕزگاری خوازەکانە فیدراڵی و ئۆتۆنۆمی و لا مرکزی هەمویان شێوی لا مرکزین بەڵام دەسەڵاتی لە فیدراڵی دەسەڵاتی سیاسی زیاکە لا مرکزی دەسەڵاتی ئیداری جیاوازە بێت يعني فەرقی ئەمەیە کورد کە بزودنەوەی ڕزگاری خوای دەست پێ کرد لە ئەتوانین ئەگەر وای دانین لە شەعبی دڵاو دەست پێ بکە وەکو قۆناغی یەکەمی ئەوەی ینی تۆوی ناسیۆنالیزمی تیاچەکەرەکە ئەگەر چی خۆی ناتوانین بەمانا گەورەکەی نایبێ ناسیۆنالیزم بەڵام شەعبی دڵا تا ئەگاتە سمکۆ تا قۆناغی لە قۆناغەکانی شە مەحمودیش ینی باوەڕیان وا بووە دەوڵەت بۆ کوردستان و جۆری دەوڵەتەکە مشکی هەیە مەلەکی بۆ هەیە کۆماری بۆ کۆی ئارادە و شوێنێکی تر ینی باوەڕیان بەسەر بەخۆی هەبوو لەکوێ ئەم پێشکردنەوە ڕوئەیە ئەوەی کە تۆ بە خێرایی ئاماژەیەک پێە ئێمە لە سەردەمی قازی محەممەدا بەهۆی ئەو دۆخە سیاسی و دەوڵەتی کە هاتە ئاراوە لەو خۆناغەیە پێچ پێکردنەوەی لەسەر ئەساسی واقع بە فکری سیاسی نەبزنەوەی ڕزگاری خوازە ڕوئەیە ئەگینا پێشترەمان نەبووە ئەو مۆدێلە کە جۆرێک لە جۆرەکان ڕێبازێکە لە ناو بزنەوەی ڕزگاری خوازە مۆدلی قازی محەممەد بریتە لە خۆبەڕێ و ینی ئۆتۆنۆمی بۆ کوردستان دیموکراسی بۆ وڵاتە سەردەستەکە بۆ ئێران ئەم مۆدێلە ئێستا سەرجەم ئەم حیزبانەی کە ئەڵێن ئێمە ڕێباز و نازانم چین سەر لەبەریان هەمووان خوێندکاری ئەو مەدرسێن لە ڕاستە لایەن نەیاوە ئەم مەدرسێ تا ئێسر بەداخەوە زاڵە ئەوەی کە عەبدوڵڵا پەشێو ناوێنێ ئەم ئۆتۆنۆمی و فیدراڵی ئەمان نیوەڕێن من ئەمێ بڵێم ئامانجەکە شتێکی ترە بەڵام ئەمە وایە ئەم مۆدێلانە ئێستا قۆناغی تازە ڕوبەڕوومانە بێتەوە قۆناغی زۆر تازە ئێمە لە هەموو ئەو بزودنەوە ڕزگاریەکە کە ڕوویان ناوە نەیانتوانی کیانە سیاسیەکان وەکو ئارارات وەکو کۆماری کوردستان لەناو دەستوری تورکیا و ئێرانان جێ بکەنەوە بەڵام لە 92 دیفاکتۆکە توانی ئەم خشت لەسەر خشتە تا ڕادەیەک پەرە پێبات و لە 2023 بۆ یەکەم جار بزودنەوەی ڕزگاری خواست لە چەتەیی و لە یاخیبوو لە هەڵگەڕاوە لە مەرکەز لە دیدی میدیانە دەوڵەتەکان و وڵاتانی هەرێمایەتی و جیهانیەوە وەرئەچەرخێ بۆ بزودنەوەیەکی یاسایی کە لە ناو دەستورا جێی خۆی دەکاتەوە ئەمە قۆناغێکی زۆر گرنگە باسیەوە ناکەم چەندێک وەفادار بین بم دەخەوە ئەمە قۆناغێکی مهمە لە یاخیبوو خۆت بگەڕی بۆ ناو خۆ بکەیتە ناو قۆناغێکی یاساییەوە و دەستوریشەوە ئەمە زۆر گرنگە ئەمە وەرچەرخانێک تازە بوو کە لە ئۆتۆنۆمیەکە لایە هەیە جۆرێک لە جۆرەکان شتێک لە دەستکاری لە ئێزرەکە کراوە بەڵام لە ئەزمموی ڕۆژاوایە شتێکی ترێتەکایەوە ئەزمموی ڕۆژاوە ناوی خۆیانی هەرێمی کوردستان کە بەداخە ئەمیان جۆر لە پاشەکشەیە یعنی هەموو شار بە شار قەزا ئەیکەن بە کانتۆن
بەشێکی مجاملەی مرکزەکەن کە حزبی بەعسی کادێ قوتری سووریە و هەروە ئێستش کە مجاملەی ئەم بەناو شۆڕژگەران تیرۆریستانی دوێنێ و شۆڕژگەرانی ئەمڕۆیە لەگەڵ ئەمانەیە مجاملەیەمانەکەن و ڕازی نەبوون ینی ئاڵایەک هەمان بۆ منە ئاڵاکە لە باشوورە هەیە یاخود ئاڵای کۆماری کوردستان یاخود ئاڵای بۆ نمونە خۆی بوون کە لە باکوورەوە سەریاڵا بکەن بە ئاڵای خۆیان بەشێکی بۆ مجاملەیە ئەم ئەزمونێکی تازەیە خۆناغی وەرچەرخاوتر لەمەی لە نامەکانی ئۆجلانە دەرەکەوێت کە باوەڕی من کاریگەری بەجێڵێ لەسەر ئەزمموی سیاسی کوردستان ئەم خۆناغە زۆر تەسلیم بووە بە ئاسمی لاسەکردن ئەویش بریتێ لەوەی کە ئەڵێ هاوڵاتی بوون لە تورکیا بێتە پێوە لە کاتێکە هەر خودی ئەم بزودنەوەیە لەسەر بەخۆیە و گەشتێتە ئەوێ ئەم ئەزمونانە ئایا ناکرێت بە پێچەوانەوە بگەڕێنەوە ناکرێت بە پێچەوانەوە بیرکەینەوە ینی خش لەسەر خشتەکەی تۆ ئەزمموی هەرێمی کوردستانمان هەیە لە ڕۆژ ئاوایە ئەزمموی هەرێمی کوردستان بە چاک و خراپی و سوودی لێوەرگن فراوانتری بکەن نەک بگەڕێنەوە بۆ دواوە ئەکرێ مەسەرەن بیر لەمە بکەینەوە وانە دکتۆریوە زین چی ئەمە خاڵک ما بوو باسی کەم لەگەڵ بۆ تەکمیلی ئەو واقعە کە ئێمە گەیانەوە بە ئەمڕۆ ئەو ئەزمونە جۆرە و جۆرانە کە زۆر جار هەمان ڕنگ دەرەوەی ئەو پەندە پێشینانەیە کاڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار یەکێک لەو حاڵەتانەی تر کە عەقڵی سیاسی کوردی بە تایبەتی لەم با بڵێن سەدەی ڕابردوو لە 100 ساڵی ڕابردوو ئەوە بوو ینی زۆر چیکڵدانیان پچکۆلە بوو زۆر ینی پشو درێژ نەبوون پشو درێژ لەگەڵ خەباتەکانیان سەیری مستەفا کەمال کە باجارێکی تر نمونێ ئەو بێنمەوە مستەفا کەمال کاتێک کە ئیعلانی ئەو با بڵێن هەڵگەڕانەوەی خۆیە کە هەم لەو دەسەڵاتە با بڵێن لاوازەی کە دەوڵەتی عوسمانی لەو قۆناغای هەیەی هەم لە بەرامبەر سەرکەوتۆکانی جەنگ لە جەنگ یەکەمی جیهانی هیچ پاڵپشتێکی ڕسمی نییە تەنها پشتی بەو کۆمەڵە خەڵکە بەستۆ کە زۆرینەی کووردا لە پشتێەوە بۆ ئیعلانی دەسەڵاتێکی تر سەیریکە ئێمە لەگەڵ لە باشوور لەگەڵ بریتانیا چۆن مامەڵاکەین ئەو لەوێ لەگەڵ بریتانیا چۆن مامەڵاکە بریتانیا زۆر تون بوو لە بەرامبەر مستەفا کەمال کاتی تێگەی هەر چۆنێک بوو بە پشو درێژی خۆی توانی بریتانیا بێنێتە سەر ئەوەی کە بتوانێت بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ بریتانیا تەری بکاتەوە بەدڵنیایی بیهێنێتە سەرۆ قەناعەتی کە پێویستە تۆ پاڵپشتێم ئەزمونە بکەی ئێمە لە باشوور نەمانتوانی ئەمە بکەین ینی ئەمە پێویستە وەکو ڕخنێک لە خۆمان لەگەڵ خۆمان لەگەڵ بەدڵنیایی گرفتەکە لە چییە یعنی ئێمە هەر تۆزە و لەسەر مەزاجێکین هەر عەقڵی سیاسی کوردی مەسەلەن لە سەردەمی شێخ مەحموودە دەمێک تووڕا بوو لە بریتانیا دەمێک نامی بۆ ناردن وەرنەوە کاکە بەڕێکەوینەوە ینی ئەم هەڵبەز و دابەزا شتێکی زۆر خراپە وەرە بۆ مەسەلەن سەیری کۆماری مینە باسی ئاراراتە کرد لە ئاراراتە سەیری ئەو پاڵپشتە جەماوەریە بەهێزەی کە شۆڕش و دەسەڵاتەکە هەیەی لەوێ باز لەوە کرێ ئەحسان نووری پاشا لە ئادەشتەکانی ئەڵێ ژنان بە خەنجەر و لسەوە پەلاماری دەبابی تورکیانداوە باشە کەچی دوایی تۆ نەزوانیەوە لە ڕاستە لە ناو خوێندنەوەی هاوکێشە ناو خۆیەکانە سەرکەوتوبی بەڵام لە هاوکێشە هەرێمی نێودەوڵەتەکانە شکستێناوە وەختێک کە زانی لە پشتەوە لێتێ دکتۆر هیچ بزوتنەوەی ڕزگاری خواست نییە بەبێ پەیوەندی سەرکەوتووی نێودەوڵەتی لانی کەم حتا شۆڕشی سەربەخۆی ئەمریکاش ناتوانێت بەبێ پەیوەندی بە فەڕەنسی ئەو یارە براوە بتوانێت جێ خۆی بکات وانە جامە بەسم لە چییە کێشەیەکی تری عەقڵی سیاسی ئێمە لەم ئەزمونانەی کە ئێستا باسمان کرد و قسەمان لەسەر کردوون دوولایەنە یان ئەوە تا باش لە هاوکێشە ناوخۆیەکان تێنەگەیشتووە یانەوە تا نەیتوانیەوە هاوکێشە هەرێمی نێودەوڵەتەکە بخوێنێتەوە ئیلا لە یەکێکیانەوە کەلێنی هەیە ئەزمون بە ئەزمون کاتێک توانی ئەمان تەری بکەیت بەدڵنیایی ئەنجا ئەوەی کە من هەموو شتێکمەوێ یا هیچم ناوێ ئەمەش خەلەلێکی تری ناو ئەم ئەزمونانی ئێمەیە بەڕاستی مەسەلەن ئێمە زۆر جار ئێستا جۆمان لێبێ ئەوەی کە ئێستا ئێمە پێڕازین ئەگەر لە 11 ئازاری شە پێڕازی بوونا هەمان شت بوو کەواتە خەلەلمان هەیە بەدڵنیایی کەواتە خەلەلمان هەیە ئێمە ئەگەر ئەو کاتە کەواتە ڕازی بووینە نە کیمیایی تەبینی نە ئەنفال تەبینی نە ئەم هەموو ماڵوێرانێت تەبینی لە کوردستان و دوجاریش تۆ ئەساسیاتێکە دروست کرده بوو لە حکومڕانی لە عەقڵی حکومداری کە ئێستا زۆر بەرەو پێشتر بردبوو جا بۆیە گرفتەکە لێرەیە
ئێمە ناتوانین خۆمان بخوێنینەوە وەکو ئەزمون و هەرگیزیش وەکو ئەزمون خۆمان سیر نەکردووە بەداخەوە لەمەم قسەیە لەوانەیە قورس بێ بەڵام هەمیشە وەکو فرسەتێک سێری شەکەمان کردووە پەلاماری بە بیگرە دوایی کە لە دەستیش چوو من بۆ یارمەتی بینەر بم ینی مەبەستە ئەوەیە استراتیژی بیرمان لە ئەزمونەکە نەکرێتەوە کە تایە پەروەردەیەکی پەرەی پێ بین زیاتر دەرفەتێکی کتوپڕەیەت لێ بخۆ بڕۆ تەواو ئەمە زۆر سەیریکە ئێمە کاتێک کە ئیتفاقی جەزائیر دەکرێ چەندمان بیستوە لەسەرەوەی خەڵک لە خەرندی ڕەواندوس خۆی خستۆتە خوارەوە خۆیان داوەتە دەم چەمی چۆمەگریاون وانە خەڵک بە ناچاری چەکی تەسلیم کردووە ئەمەنە شۆڕش پاڵپشتێکی بە قووەتی ناوخۆیی هەبووە بەڵام لە ئەنجامی خراپ مامەڵەکردن لە ئاستە هەرێمی نێودەوڵەتێکە بزانە چارەنووسی ئەو هەموو دڵسۆزی و پاڵپشتی و بەهێزیە ناوخۆیە بەچی ڕوا یا بە پێچەوانەوە لە بەڕێوەبردننی ئەزمموی ناوخۆیی یاجاری وا هەیە پشتیوانی دەوڵەتەکە لە دەزیاوە بەدڵنی مەسەر لە سیڤەرە ئێمە ئەومان بینی لە هەرێمی کوردستان نەوەدەکان ئەومان بینی نەوەدەکان ئێمە هەرێمی کوردستانمان هەبوو وەکوی فاکتۆ بەڵام شەڕی ناوخۆ پشتیوانی دەوڵەتەکە لە زیاین تەنانەت ڕێگەی بە بەعزیایە و بێتەوە خەلەلێکی تری ئێمە هەر لە مەسەلەی ئەزمونانە بریتێ لە چی لەوەی کە قەت نەمانزانیوە بە وردەکاری ئێمە داوای چیەکەین کاکنۆشران جارێکیانەوەی سلمان لە کۆڕێکا لە زانکۆی سلێمانی باسی لەوە کرد کە ئەڵێ ئێمە چوو بن بۆ مفاوەزات بەڵام لە فندقەکەیە لەسەر پارچە وەرەقەیەک هەندێشتمان نووسی کە چوو بووین ینی باش بیرمان لەوە نەکرد بۆ ئێمە ئێسێچین داوای چیەکەین کارسات ئەمە یەک لە شەڕی داعشە پرسیار لەوە کرا لە نوێنەری اتحادی ئەوروپی کرا کات بوو ئایا کورد داوای چی لە ئێوەکە کە بەشدارە لەم ڕوبە ڕووبوونەوەیە وتی داوای دوشتی لە کردوین پارە چەک سەیری ئەم هەڵە استراتیجیەکە تۆ کاتێک تەنها داوای پارە و چەکەکەی و هەموو داواکارەکەی تۆ لەم دوو خاڵایە وەکو ئەوەیە کرێکاری بکەی بڵێ خاکە ناز و پاچم بەرێ زایدن ڕۆژانەکەشم بۆ دانێ من ئیشەکەت بۆکەم لە کاتێکا تۆ بێ وەکوڵە استراتیژێکی گەورەتر و بەهێزترە هەبێ لەوەی کە تۆ لە دوای داعشەوە تۆ بۆ شوێتی بۆیە نەمانزانی چیەکەین بۆیە ئامان لێ هاو دوای وەکو جۆر لە میلیشیات سەدیقا هاوڕێی میلیشیایی هاوپەیمانان لەو ناوچەیە بێ بیسپێریتەوە بۆوان و کەسیش بۆ ناگریم جارە بەڵێ بەدڵنیایی ئەجا ئەمە لایەنێکی تر بوو لایەنێکی تر بریتێ لەوەی کە ئێمە تا ئێستاش بە عەقڵێتی ئەوەی کە مهم ئەوەیە تۆ قازانجنەکەی با من لە زەرەرا بم مەبدە ئەخراپەکەیە نامەوێ بێڵم بەڵام یعنی ئێمە تا ئێستاش وا ئیشەکەین یعنی تا ئێستا چاومان لەوەیە کە بەرامبەرەکەمان بخەین ئەو شەڕە یاخود با بڵێم ئەو دەردە کوشندەی کورد تا ئێستاش بە جۆرە لە جۆرەکان ئیشەکان ڕاستە ئێستا بە خوێن ڕشتن نایکا بەڵام بە جۆرێکی ترێکا کە لەوانەیە زۆر جار زەرەرەکەی بەقەت زەرەری خوێن ڕشتنەکە گەورەترە دکتۆر بام بێمەوە بۆ خاڵێکی نەزەری خاڵێکی تیۆریمانەیە زۆر جار کاتێک ئەم شکستانە سەر یەک باسەکەین ئەڵێ دەکەواتە ئەمە بەرهەمی ڕزگاری خوازە هەروە دەرەچێت من ئەمێش تەکاڵ گەڕمەوە من باوەڕم وایە کە هیچ شتێک مستەحیل نییە ینی لە دنیاە ئێستا بەرەی لە مەغریب ئۆتۆنۆمی دراوە بە ئەمازیقەکان و ئەوانە بەری پۆلیساریۆی هەڵم نەکرد بێت بەڵام پێی ڕازیانە کەمە ڕەتیەکەنەوە بەشێکم ڕەتکردن لەوەی هەڵەکەی ئێمە دووبارەکەنەوە لە هەندێک کاڵدا بەڵام لەوە چێ چونکە زۆر وڵایتریش هەیە پشتیوانی ئەمانەکەن لەوە من نازانم بەڵام گرنگە ڕۆحی ئاماژگەرایی لە کۆمەڵگەیە نەمرێت من باوەڕم وایە هەموو کۆمەڵگەی پێویستی بە هێزێکی محافزکار هەیە هێزێکی واقعگەراش هەیە زۆر جار ڕۆشنبیر واقعگەرایەکە دروستەکات ئاماژگەرایەکە دروستەکە سیاسی واقعگەرایەکە ئەسەبێنێ ئەم دینەمۆیە لەناو بزودنی ڕزگاری خوازی کوردیا دینەمۆیەکی زۆر سست و لاواز بووە یعنی زۆر ئاساییە تۆ جاری وایە سازش بکەی بۆ نەکە بۆی کە ئەوەی کە هەتە لە دەستی نەیت بەڵام ئامانجەکەش نەمرێنیت ئامانجەکەش نەمرێنی ئەمە جۆر مەسەن تۆ ببینە تۆفیق غۆبیبەک وەزیر بوو لە متەسەڕیف بوو لە بەغدا ینی بەغدا داینابوو بەڵام خۆی ئەڵێ لە پشتی مێزی وەزارەتەکەیەوە ئەڵێ کوردایەتی مەکرد خەڵکم هانەنا بۆ کودتا مەسەر جافر سوڵتانی هەولێرمان هەنایا بۆ کودتا پیتە کوردەکان نووسێتەوە پرۆگرامەکە بە کوردی ئیشی متەسەڕیفە من نیە ڕاستەکەی بۆیە ئەو خەونە ئامانجگەرایی لێک خۆی بە دوو کەسە مە بکە ڕۆشنبیرەکان و ڕێکخراوەکان و ئیتحادی و سندیکاکان ئەمە بکەن
متصرفیش زمینەی ینی سێبەریان بۆ بڕخسیێنێ بەڵام لەبەری کە کەس نییە تەفقە هەردووگیانەکە من ویستم بێمە سەر نەکەن باشە مادام بزودەوەی ڕزگاری خواست پڕە لەم نشستانەی کە ڕخنەیان لێگرین لە ڕابردووە بەتایبەت لەو 100 ساڵی ڕابردوو کە ڕۆژ تا 2023 حسابیکەین شتێکەیە کە ئەوتر لە ناسیۆنالیزمە ئەڵێن ئەبێ بزودنەوەیکی ناسیۆنالیزمی پێرفێکتێ هەبێت پاک و خالصە هەبێت ئەمجا تۆ ئەتوانی لە بزودنەوەی ڕزگاری خوازە بگەی بەلووتکە و بگەی بە نەتیجە بۆیە زۆر جار ڕخنای گیرڵە کاکە ئێمە بۆیە ناگەین بە هیچ کورد بۆیە نەگەشتەوە بەچی چونکە هەستی ناسیۆنالیزم بەهێزنی هەستی ئاینی بەهێزترە هەستی عەشرەتایەتی بەهێزترە هەستی ناوچەگەرێتی بەهێزترە باز نەپچووەکان هێشتا نەتواونەتەوە ڕۆشنگەری نەیتوانی و بێتە مۆد لە ناو ماڵەکان لانی کەم خوێنەواری بڵاو بێتەوە ئەم ڕخنانە ئەگیرێن دقیق لەگەڵیان من ناڵم ئەمانە لەگەڵیان بەڵام با سەیرێکی دەوروبەری خۆمان بکەین دەچۆریا ئێمە ناچاری محکومین بە دراوسەکانمان ئەم چوار دەوڵەتی کە لەم نەوشەیەمانە باشە ئێستاشی لەگەڵا بێت ئایا ناسیۆنالیزمی سووری وجودی هەیە ئایا ناسیۆنالیزمی عەرەبی لە ناو شیعەیە نەگەرگەشەی نەکردووە بکرە وەکو تارمایەکی خەتەرناک وەکو هەڕەشە سەیر دەکرێت لە ناو دنیای شیعەیە کە زۆربەی کورسەکانی پەرلەمانی عێراقیان بەدەستەوە ئەمڕۆ سیاسی کلتوری بەغدا بەدەستی ئەوانەوەیە کە وانە لە تورکیا وەکو باسمان کرد تا 1905 کاتێک یوسف ئاکچۆ 1904 یوسف ئاکچۆرا کە کتێبی سێتەرزی سیاست بڵاوکاتەوە کە لەوەیە داڕێژەری تورکچێتیە و ئەبێتە جۆرە لە جۆرەکان بناغی بیرکردنەوەی ڕۆشنگەران و ناسیۆنالیزمانە بۆ خەڵکی تورک قاچاغە بێ خۆی ئەگیرێت و ئەم کتێبی لێوێژە نووسیوە دەریەکەن بۆ رووسیا لێەوە بۆ فەڕەنسا و لە منفایە جێ نابێت لەناو کۆمەڵگەی تورکیا بەڵام لە 23 کۆمەڵگە تەنانەت کاتێکە ئەتاتورک کۆنگری سیواس و ئەرزڕۆمەکە هەر ناوێرە بڵێن بزودنەوەیەکی تورکیە ئەڵێ بزودنەوەیەکی عوسمانیە و بزودنەوەیەکە ئێمە هەوڵێن بۆ ڕزگارکردنەوەی خاکی ئەنادۆڵ و عوسمانی ئەو ناوچانە لە ئێرانە کاتێککە ڕەزاشا خۆیەت ئەسڵەن ئەم پیاوە خۆی شارەزانی بە تیۆرەکانی ناسیۆنالیزم ئەسڵەن خۆی پیاوێکی ناسیۆنالیست نییە چەند ساڵە لەوە بەر چۆن ئەمڕۆ پێڵەی بەڵتەجی هێزێکی ڕۆسی بوون پیانوترا قوزاق کە لەلایەن رووسیاوە ئاراستە ئەکران لەلایەن رووسیاوە بەڕێوە ئەبران باشە کەسێک 10 ساڵ لەوە بەر بەشێک بلەوە پەرلەمانی بەرتۆپ بابوو ڕەزاشە پەرلەمانی ئێرانیایە بەرتۆپ باشە کەواتە ئەم ڕخنە ناوێت بگرین بڵێ مادام ینی باشە فارسەکان و تورکەکانیش بزودنەوەیەکی تەواو عیاری ناسیۆنالیزمیان نەبوو بەڵام ئەوان گەشتن بە کیانێکی سیاسی ئێمە نەگەشتین من ئەمێ بڵێم چی ئەمێ بڵێم پەیوەندی نەدەوڵەتی لەگەڵ ڕەوایەتی خۆبەڕێوەبەری لەگەڵ ڕۆشنبیرێک کە دەمی ئەو سیاسی هێز بەدەستەکانەکەم شەر نیە هێز بەدەستەکە خوێنەوار بێت سیاسی هێز بەدەستەکان بکەن ئەمانە پێکەوە کۆ بنەوە توان دەوڵەت دروستکەن دوای ناسیۆنالیزم دروستکەن ئەمڕۆ ناسیۆنالیزمی ئێرانی ناسیۆنالیزمێکی بەهێزە بتێونێتەوە لە هەموو دنیا بڕۆ معارەزەی لۆس ئەنجلس ینی ئێستش ێگەڵ لەگەڵ ئەوانی کە زمانی کوردی بێتە زمانی ڕسمی لە ڕۆژهاتە تەنانەت خۆیان لە ئۆپۆزیسیۆنان خۆیان ڕاوندراون لە ساڵەکانی هەفتاونەوە کەواتە دروستیان کرد بۆیە من ئەڵێم نەزەرەکە بۆ وڵاتانی ئەوروپی ڕاست بوو کاتێکە دەوڵەت نەتەوە پێکەوە سەرهەڵەیە بۆیە نەزەری فەڕەنسەکە ئەڵێ بۆوانە ئەوتری ناسیۆنالیزم کە دەوڵەتیان هەیە وانە ناسیۆنالیتێ بەڵام بۆیە ئەمە من ئەڵێم تەوقێکە نابێت بیکەینە گردنی بزودنەوەی ڕزگاری خوازی کورد ئەکرێ ئێمە کیانمان نەبێت کیانەکە وردە نیشتیمان سیاسی تیا بچەقێنین وردە نەتەوە خوازی تیا پەرە پێ بین دەستگای بۆ دروستکەین و ئەو هەڵانەی کە تو باسە کرد ئەو هەڵانەی کە لە ڕابردووە کردومانە دووبارە نەکەینەوە بۆ نمونە ئێستا بەلامە باشە کە زۆر بە سەکردەکان نازانم تا چەند ئەتوان لە حبر الوەرەق دەریکەن ئەڵێن شەڕی ناخۆ حرامە تازە دووبارە ناکەینەوە ئەمە زۆر گرنگە ئەمە بریتە لەوەی کە ڕابردوو شەرە بەدیلی بۆ نەدۆزن بەڵێ شەرە بەدیلی بەڵێ خۆدا بەشکاریش هەر جۆرێک لە شەر ناخۆ ئەوەی ئێستا کرێ ئەو درست خستنە ناو کۆمەڵگایە جا بە بیانووی خیانەت بێ کە هیچی بنەمایەکی منطقی واقعی نییە تەنها بەرژەوەندی دیارەکە چێ خاینە چێ خۆفرۆشە چێ لەگەڵ ڕێزمان چێ جاشە نازام چێ چییە ئەمە دیوەکێتی دیوەکەی تری ئەم جۆرە لە پرسیار لە ڕاستیە دەمێکە مامۆستا محەممەد لە وەڵامی ئەمیری حەسەن پورە جوابیاوەتەوە کە ناکرێ نەتەوەی بێهێز بە چاوی نەتەوەی بەهێز سەیری خۆیکە تۆ بێ ئەو واقعە ئەو پێدرا و با بڵێن کە توارە سیاسی و کۆمەڵاتی و ئابووری کە هەتا وەکو خۆی بیخوێنیتەوە وەلی تێ بگەی کاکە ناسیۆنالیزم بەدڵنیایی ئەنجا ناسیۆنالیزم لە ڕاستیان مرج نییە تۆ لە ڕێگەی ناسیۆنالیزم بەم تێگەیشتنە ڕۆژ ئاوایی و نەزەری کە باسە کرد تۆ بگەیتە دەوڵەتی نەتەوەی سەیری وڵاتانی کەنداوکە کاکە هەر هەمویان خاوەنکیانی خۆیانن بەبێ ئەوەی
بەو تێگەیشتە نوێ و هاوچەرخە بەبێ هاوار. بنیادی بەبێ هاوار ڕاست. بەبێ ئەو بنیادیان هەبێ بۆیە لە ڕاستیە گرفتەکەی خۆمانین یەکەم جار ئێمە نەدینمان وەکو دین ویستووە نەخێڵمان وەکو خێڵ ویستووە گینا خێڵیش ڕاستە مەسەرەن باز لە سلبیات و کۆمەڵگەی خێڵایەتی و عقلی خێڵەکی و نازانم چی هەتا دوای یەک دنیا قسەی لەسەرکرێ بەڵام دوجار هەر ئەوە عقلی خەڵکی بوونە وڵاتانی کەنداوی گەیاندووە بە ئاستێک کە ئێمە خۆزگان پێ بەڵام ئەم خێڵەت چۆن وای لێکی لە بەرژەوەندێک شتێکا دڵنیایی بابەتەکە لەمەیە ئێمە هەر خەریکی زەرب لێدانین دینە زەربی لێدا خێڵە زەربی لێدا مەسەلەن ئایدۆلۆژیایە زەربی لێدا هەر چەپە زەربی لێدە ڕاستە زەربی لێە یعنی سەیری کە کاکە ئێمە لە خەباتی خۆمانە ئەوانەی کە ئیدعای ئەویان کردووە کە مارکسیزم بنیادێکی نائەخلاقی زۆر ناشرین و خراپی هەیە لە کۆمەڵگەیە چێ بوون هەر نخبە سیاسەکە بوو لە پێنا ئەوەی کە بیرۆکەی شوعیەت و چەپ تەشەنە نەسەن لە گۆڵگای کوردیا ئەیانوت قسەکان ئاوا لە ناو خەڵکە ئێستش بڕۆ لە ناو پیرەکانە جۆ لێبێ کە مارکس نەشانەوە مارکس ئەو کەسەیە کە فەرقی خوشک و دایکی خۆی لەگەڵ نەکەیانە تێگەی سەیری ئەم تێڕوانی و قسانەکە کۆمەڵێک شتیان فرەداوەتە ناو کۆمەلگاوە کە ئاوا سەیری کە ئێستا ئێمە ئەوەش ڕیتۆری کرا وتراوەتەوە ئێستا لێبان بۆ بەتەوق بە دڵنیایی ئێمە ئێستا لە جیاتیەوەی خەمی ئەو بخۆین دەوڵەتێکی بابڵێن نەتەوەی باڵێن بە فۆرمە ناسیۆنالیستەکە هێمان بێ ئەبێ خەمیەوە بخۆی شەڕەگەڕک دروست نەبێ شەڕە شار دروست نەبێ شەڕە گوند دروست نەبێ ئەبێ خەمی ئەوە بخۆی شەڕە ڕنگ و پەڕۆ و نازانچی دروست نەبێ ئەم کۆمەلگایە جەستەیان شەقار کردووە کە لە ڕاستیە پێویستی بە جوودێکی زۆر هەیە ئێمە جارێکی تر ئەوی کاری نیشتیمان سازیش هەر بریتە لەوەی کە تۆ ئەم بازنە بچووکانە بتوێنیتەوە و هاو بەرژەوەندێتی لەناو هەموو هاوڵاتێکا دروستکەیت بۆی کە ینی بەدەمێکەوە بڕۆن بە دڵنیاییەوە ئەجا زۆر خراپە ئێمە ئێستا هاتوین خەڵک لە خۆشەویستی خاک و نیشتیمان و ئەوەی کە خۆی بە بەکوشتەیە ئەوەی کە ئامادە بوو ماڵی پسووتێ کوڕی بکوژرێ ئاوارە بێ دەربەدەر ببێ لە پیشەی ژیانی ڕۆژانە دوور بخرێتەوە تۆ خەڵک بەم هەموو هیوا و خواستەوە کە هەی بوو ئێستا بهێنیتە سەر ئەوەی کە ئایا چۆن بژێوی مانگێکی دەستکەوێت بەڕاستی ئەمە ینی لە چوارچێوەی پرۆسەی نیشتیمان سازی و ئەو مرۆڤسازی کە کۆمەڵگای کوردی پێویستی پێێتی بەڕاستی زۆر ئیشەکە قورس بووە زۆر ساخت دکتۆر ئەمە من ئەیکەمە کۆتایی بابەتەکەش بۆی لەناو پرسە گشتەکەی جێکەمەوە ئەمەی کە تۆ باسی کردو ئەو خەمانەوە ئەو ڕخانەی کە باسمان کردن ئێمە ئەکە لە چوارچەوی سیاسی کللتوریان ڕێکی خێن لەناو کۆمەڵگەیە لەناو هێزە نمونە باشەکانە ئەزمونە سەرکەوتوەکان ئێمە ناومانە بیرکردنەوە لە ئەزمونەکان ئەماڵقەیە لەناو ئەزمونە باشەکانە ئێمە چەندێ توندە هێز مویمە چەندە هێزی ڕق گرنگە لە چەک و سوپا و ئەو قەڵغان و ئەو بەرگریەی کە نەتەوەیەک و شوناسی نەتەوەیەکی پێرێزی لەوە گرنگتر نەرمەهێزەکەیەتی چۆن وا بکەین ئەم نەرمەهێزە جێ بکەین چۆن وا بکەین ئامانجی گەورەی بزودنەوەی ڕزگاری خواست و ئامانجی مرۆڤی کورد لە ئازادی لە دیموکراسی لەوەی ژێردەستە نەبێت چکە گەر بڕیار بێ ژێردەستە بێت ئەوە خۆ ئەو تەجروبە کردووە ئێمە تێپەڕێنین لە چوارچەوەی سیاسی کللتوریە نەرمەهێزی کورد یەک بخرێتەوە جاران ئێمە خواخوامان بوو لە سوچێکە و ئەزمونێکمان هەبێت ئێستا ئێمە دوو ئەزمون و وا بەرە ئەزمونی دیکەش ئەڕۆین ئەگەر ئەم ئەزمونانە بتوانین ڕێکی خینەوە قفلی کەینەوە جارێکتر لە چوارچەوی سیاسی کردو وەکو چۆن ئەڵێ هەندێک بنەمای جێگیر بیری لێ بکەینەوە ئێمە ئەتوانین هاوکاری یەکتر بین ئەمڕۆ سەیری تورکەکان کە 6 وڵات هەندێکیان نیوە تورکیش نین لە چوارچێوی بازنەی گەورەیە فیدراسیۆنێکیان دروست کردووە وڵاتانی تورک لە لۆبی بۆ یەکتر ئەەکەن کاتێک ئەچەند دەرەوەی ئەم زەمینە تورکیانە کە لە کاتێکا خۆیان هەر خۆیان هاوردن لەم ناوچانەیە هەر پرۆژه عوسمانی بەڵێ پرۆژەی گەوریانە ئەم پرۆژەیە نایەن تەنها تورک لە خۆ بگرن بەڵکو لەگەڵ مسلمانەکانە ئیسلام ئەکەن بە هەویە لەگەڵ وڵاتانی قەوقازیە قەوقازەکەن بە هەویە لەگەڵ خۆیانە زمانی تورکی و ئازەری و تورکمانی و تورکمانستانی ئەکەن بە بازنەی هاوبەش و پێکەوە ڕێکیان خستووە تۆ سەیری ئەو هەماهنگگیە سەربازیە سیاسیە بازرگانی لە نێوان ئازەربایجان و تورکیا هەیە باش ئایا کاتی ئەوە نییە کە ئێمە بیرکەینەوە لەوەی کە ئەزمموی ڕۆژئاوای هەرێمی کوردستان لەگەڵ ئەزمموی ڕۆژئاوای سووریا لەگەڵ ئەزمموی هەرێمی کوردستانە
پێکەوە لەگەڵ بزودنەوەی ڕزگاری خواست لە باشوور لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵ باکووری کوردستانە پێکەوە لانی کەم لەسەر سیاسەتێکی کولتوری هاوبەش ڕێککەون کە تایە توانامرۆیەکان و هەروەها نەرمەهێزەکان لۆبیەکان کورد لە دیاسپۆرا بەو ئاراستەیە بەرن کەلانی کەم لە ئامانجە وای لێ نەیە لەبەر خاتری بژێوی یاخود لەبەر خاتری دۆخێکی کاتی ئەمنی یا لەبەر تەکتیکێکی سیاسی ئەم ئامانجانە بێنە خوارەوە بۆیە ئەگەر بمانەوێ جارێکی تر ئەوەی کە ناوماننا بۆی خشت لەسەر خشت بێت ئەم ئەزمونانە نەگەڕێنەوە بۆ دواوە ئەزمونونەکان پێکەوە فراوانترکەن زۆر لە قەڵغانی کللتوری بۆ یەکتر دروستکەن زۆر گرنگە باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا پێکەوە لە بیرکردنەوە لە ئەزمونونەکانە هەڵەکان سەرکەوتنەکان و ئامانجگەرایی و ئایندەناسی بکەنە پێوەەر بۆ ئەوی کە ئەزمونونەکە هەم پارێزراو بێت هەم پەرەی پێ بدرێت هەم ئامانجە گەورەکەشیان بیر نەچێتەوە کە لە خەونی هەموو تاکو و هەموو ئینسانێکی کووردا وجودی هەیە هەم خەونە مرۆیەکە ئەوەی کە هێ من ناویناوە شیوەنی من شیوەنی ئینسانیە ینی هەم شیوەنی کوردبوون بێت شیوەنی میلەتێک بێت کە حاشای لێ ئەەکەن و هەرم هەیە و هەروەها شیوەنێکی ئینسانیشە کەواتە ئینسانی بوون و کوردبوون پێکەوە لە چوارچەوەی سیاسەکە ئەزمونونەکان سوڵتەی سیاسی کیانی سیاسی ئەبێ ئەمە ڕێکخا لە چوارچەوەی دەستگا ورد و بچووکانی خۆیان بۆی کە تەرجمە بکرێن ناو کۆمەڵگەیە من لێرەیە ئەمەڵقەیە کۆتایی پێێنم هیوادارم توانی بێتمان خزمەتێ بە ئەزمونونەکان بکەین و مۆدلێک لە خشت لەسەر خشت بێتەکایەوە کە ئەو بێتە باو لە بوای ڕۆشنگەریە بۆ کورد و کوردستان هەر هەبن و ئاسوودە بن.